ناوچانە ماون ئەوە کە عێراق دەڵێت داعش بوونی نەماوە و ئێمە دەتوانین ناوچەکانی خۆمان کۆنتترۆل بکەین بەڵام ئەم ناوچانە تا ئێستا کۆنتترۆل نەکراون مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز لیوا عەبدولخالق تەلعەت نوێنەری حکوومەتی هەرێم لە فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی عێراق ڕاستەوخۆ لەگەڵ من دەبێت کاک عەبدولخالق فەرمووە گەر بێتە ناو ستۆدیۆ لەگەڵ من زۆر بەخێر بێت کاک عەبدولخالق دەکرێت پێم بڵێیت کە ئەو ناوچانەی کە ئێستا باسم کرد کە بۆشایی ئەمنین مەترسیان چییە؟ ئەو مەترسیانەی داعش کە لە باست کرد تا ئێستا ئەو مەترسیانە بەردەوامن ینی هیچ کاتێک لە کاتەکان نەسوپای عێراقی نەهێزەکانی پۆلیسی ئیتحادی عێراقی دەتوانم بڵێم بەبێ هێرشەکانی داعش نەبوونان لەو چەند ساڵەی کە دواییش کە باز دەوەکرا مەترسی نەماوە بەڵکو مەترسیەکانی داعش هەتا ئێستا لەم ناوچانی کە ئێستا تۆ باست کرد بەردەوامە بۆیە وای پێشنیارکرا کە دوو لیوای تایبەت دروست بکرێت لە سوپای عێراق و لە هێزی پێشمەرگە خۆشبەختانە ئەو هەواڵە حەز دەکەم بێت ئێستا کە من و تۆ قسە دەکەین لەسەر شاشەی کوردستان 24 هاوپەیمانی نێودەوڵەتی قسەی بۆ کوردستان 24 کردووە دەڵێت کە ئێمە پشتیوانیەکانمان بۆ لیوا هاوبەشەکان بەردەوام دەبێت و ئەو لیوا هاوبەشانە لەو ناوچانەی کا بۆشایی ئەمنین جێگیر دەکرێن ئێوە چێڵن لەو بارەیە هەموو بابەتانی کە پێشتر کە ماوەی 2 ساڵ زیاترە خەریکی کۆتایی پێهاتووە و ئەو دوو لیوایە بە تایبەتی ئەو لیوایی کە تایبەتە بە هێزی پێشمەرگە چوونە مەشقەکانیشیان تەواو بوو خوا یار بێ لە هەفتەی داهاتوو یان لەسەر ڕۆژی داهاتوو دەست بە کارەکانیان دەکەن و لەو شوێنانەدا بەش دەکرێن کە پێشتر بە هاوبەشی لەگەڵ سوپای عێراق و لەگەڵ هێزی پێشمەرگە بە ئەو لیژنەی کە پێکات بوو شوێنەکانیان جێگیر دەکرێن و هیوادارم دوای ماندیبوونی چەندین ساڵ ئەو بەرهەمە بێتە دی و بتواندرێ ڕێگری لە هەموو ئەو کارانە بکرێت کە هێرش دەکەنە سەر هێزی پێشمەرگە جار بەجار یان ئەو هێرشانی دەکرێتە سەر سوپای عێراق و پۆلیسی ئیتیحادی یان ئەو هێزە چەکدارانەی کە لەو ناوچانەی کە تو ئاماژەت پێدا 564 کیلۆمەتر ئەو بۆشای ئەمنیانە هەیە خوایار بێ ئیشاڵڵا هەرچەند هەفتەی داهاتوو دەست پێ دەکەن ئیشاڵڵا لە ماوەیەکی کورتی ئەو هەفتەی داهاتوو ئیشاڵڵا دەست بە کارەکانی دەکا و هێزەکان تێدا دابەش دەکرێن بۆەوەی بتواندرێ هیچ نەبێ ئەو جمو جۆڵانی داعش هەم کەم بکرێتەوە هەم لە ڕووی معنەویشەوە هەبوونی هێزەکانی پێشمەرگە ئەو سوپای تایبەتە لە بە هەندێک شوێن بە تایبەتی وەکو شوێنەکانی سەرگەڕان ناوچەکانی نزیک دیالە خانەقین ئەو شوێنانە زۆر گرنگن بۆ ئێمە وەکو هێزی پێشمەرگە لەو شوێنانە بەردەوام هەبوونیان هەبێ هەم لە ڕووی معنەویەوە بۆ خەڵکی ناوچەکە کە زۆر گرنگە و دەتوانرێت بە هەموو ناوەک ئێمە وەکو لە ڕووی معنەویە سوودی لێوەرەگرین هەمیش ڕێگر بین و بۆ سوپای عێراقیش وە هێزی عێراق لیواکەی سوپای عێراقیش لەوێ لە هەفتەی داهاتوو جێگیر هاوبەشی هاوبەشەکە ئەوەیە ئەگەر لیوایەکەی ئامر لیوایەکەی کورد بێ جێگرەکەی عەرەب دەبێ و ئەگەر ئەوی تر عەرەب بێ جێگرەکەی کورد دەبێ ئەو بابەتە ئیداریانە هەمووی کۆتایی پێهاتووە لەو ماوەیە مەشقەکانیشان کۆتایی پێهات الحەمدوللا ئێستا ماوە دەست بەکار بن ئیشاڵڵا لە ماوەیەشی نزیک لەو داهاتووە دەست بەکار دەبن هەرچەند دەتوانم بڵێم زۆر دواکەوتیش هەرچەند دواکەوتنەکە لەلایەن حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگە نەبووە بەڵکو لایانی تر بووە کە ئەوانە نیان دەویست بەو شێوەیە جێبەجێ بکرێتن بەڵام ئیشاڵڵا لە ماوەیەشی نزیک لەبەرەوەی لە ڕووی ئیداری و لە ڕووی سەرپەرشتی لەنێوان هێزی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق دەبێت لە ڕووی لۆجیستیەوە لە ڕووی دامی چەکوشتەوە لە ڕێگای هاوپەیمانان دەبێتن بۆیە ئەمەلێکی زۆرە بتواندرێت ئەوە ئیشاڵڵا لە ماوەیەشی نزیک سەرکەوتوبی لەبەرەوەی سوپای عێراق وەزارەتی بەرگری عێراق گەیشتە ئەو نەتیجە ئەم سنوورە بەبێ نەبوونی هێزی پێشمەرگە بە تاکید ناتوانێت بپارێزێت جموجۆڵی چەکدارانی داعش زۆرە لەو سنوورە بەردەوام هەموو کاتێک بەردەوام بوون ئێستا بە تایبەت چۆنە تەواو نەبووە تا بڵێن چۆنە ینی ناوە بەناوە هێرش دەکەنە سەر مۆرگەکانی یان بڕەبیەکانی سوپای عێراق پۆلیسی ئیتیحادی زۆر جار هێرش دەکەنە سەر حەشدی شعبی بۆیە پێویست دەکات و زۆر زۆریە
کە زیاتر لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بتوانێت ئەو سنوورە بپارێزرێت. بەڵێ جگە لە تیرۆریستانی داعش باز لە بوونی هەندێک گروپی چەکداریش دەکرێت لەو ناوچانە. ئێوە ڕێکەوتون لەسەرەوەی کە چۆن ئەو چەکدارانە لەو ناوچانە یەک لە کێشە گەورەکانە کە تا ئێستا وەزارەتی بەرگری عێراق و هێزی چەکدارەکانی عێراق نەیانتوانیە خۆیان لەم کێشەیە دەرباز بکەن و ناشتوانن دەربازیکەن. بۆیە زۆر جار ئەگەر ئەوانیش زۆر چاڵاکی بکەن یاخود کاری تیرۆریستی ئەنجام دەن بە دەیخەنە سەر ملی داعش. بۆیە هەبوونی هێزە چەکدارەکان ئەو چەکدارە هێزانەی کە دەتوانین بڵێن بە شێوەیەکی نایاسایی لەو ناوچەنە یاخود لەژێر عومرەتی وەزارەتی بەرگری عێراق دانینە. ئەوە کێشەیە کە تا ئێستا نەتواندرایە چارەسەر بکرێت. زۆر جار دەتوانین بڵێن کار ئەنجام دەدەن، زۆر جار هێرش دەکەنە سەر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر، هێرشیت ئەوەی ئەو ناسنامەیان دیارە زیاتر تا ئێستا دەتوانم بڵێم 14 جار هێرش کراوەتە سەر کارگەی کۆڕۆمۆڵ غازی کۆڕۆمۆڵ. یعنی هێرشەکان لەم ناوچانەوە ئەنجام دراوە کە بۆ لەو ناوچانە وجودیان هەیە. لەو ناوچانە زیاتر ئەو کاران لەو ناوچەی دەکرێت ئەو هێزە چەکدارانەی نایاسانی لەو ناوچانە کە تا ئێستا سوپای عێراقی لەگەر هەبوونی ئەو هەموو لیژنە لێکۆڕینەوانە کە بەردەوام تشکیل دەکرێت و بەڵام 2000 هیچ نەتیجەشی نابێ. هەر کاتێک ئەو لیژنە لێکۆڕینەوانە کە پێکێنرا و نەتیجەی نەبوو ئەوە بابەتەکە وازح دیارە. بۆیە وا پێویست دەکاتن بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچە بتواندرێ وەزارەتی بەرگری عێراق بە هاوبەشی لەگەڵ هێزی پێشمەرگە کۆنتترۆلی ئەو ناوچانە بکرێ و ڕێگە نەدرێ هەر یەک بتوانێ بەو شێوانی کە کار دەکاتە سەر بە ئابووری عێراق، نەک هەر ئابووری هەرێمی کوردستان، ئابووری عێراقیش بەسەرەن کۆرمۆر کار دەکاتە سەر ئەو غازە، کار دەکاتەوەی کە تاقەی کارەبا لەبەرەوەی زۆربەی لە مووسڵ، بەشێک لە دیالە، کەرکووک، ئەو ناوچانە ئەگەر لە بەشی عێراقیش بی کارەبا لەوێ غازەکە لەوێ ئینتاز دەکەن. بۆیە ماوەی 14 جار هێرش کراوەتە سەر کۆرمۆر. بەڵام تاکو ئێستا ئەگەر لیژنە لێکۆڕینەوەکانش بەڵام هیچ نەتیجەیەکی وان نەبووە کە بتواندرێت دڵخۆشکەر بوو بتوانن ڕێگری لەم کارە چەکدارانە بکرێت. زۆر باشە. یەک بابەتی جیاواز سێمەوە یەک پرسیاری لەسەر بکەم کاک عەبدولخالق، تایبەتە بە سنووری کەرکووکەوە ئاگاداری ئەو دەسوەردانانەی سوپای عێراقن کە ئێستا لەگەڵ جوتیارانی کورد لەو ناوچانە دەیکەن بۆ ڕێگریکردن لە دوورینەوەی بەرهەمەکانی. ئەوە دوێنێ خۆم وەکو نوێنەری حکوومەت لە فەرماندەی هێزە چەکدارەکان بە سوپاسەوە کە هەندێک زانیاریم پێگەیشت من لەگەڵ هێزی سەربازی ئەو ناوچانە قسەم کرد کە هۆکاری چییە بەو شێوەیە ڕێگری دەگرن، یان هیچ بڕیارێک نییە. خۆشبەختانەوە بڕیاریاندا کە ئەم ڕێگریە نەمێنێتن و جوتیارانی هەرێمی کوردستان بتوانن بە ئاسانی درێنەی خۆیان بکەن. هەرچەند باس لەوەش کرا کە ئەوانە ڕێگر نەبوونە، بەڵام لە واقعەکە ڕێگر بووینە. لەوانەیە زۆر جار دەچێتەوە لایەنی بۆ وەرگرتنی پارە و ڕەشوە ئەو شتانەش تاسیری خۆی هەیە. بەڵام وا بڕیارە ئیشاڵە لە هەفتەی دادوو بێکجاری ئەوە جوتیارانی ئەو ناوچەیە بتوان باسانی درێنەی خۆیان بکەن و بێوە هیچ ڕێگریشان لێ. دەستان خۆش بێ. زۆر بەڕێز عەبدولخالق تەلات نوێنەری حکوومەتی هەرێم لە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی عێراق. سپاس بە ئامادەبوونت. بەخێر بێ.